بەش یەکەمی بەرنامەکەمانە باس لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەتەکەین. دیارە مەبەست لە مناڵ تەمەنێکی دیاریکراوەکرێتەوە خاوەن پێداویستی تایبەتیش مەبەست لەو مناڵانەیە ڕەنگە بە هەر یەکێک لە هۆکارەکان بەشێک لە جەستەیان وەکو پێویست کار نەکات یا خۆت پێویستیان بەوە هەبێ جاییتر لایانی دەرونی بێ لایانی جەستەیی بێ لایانی فیزیکی بێ نەتوان جوڵەیەکی تەواو بکەن پێویستە ئەمە ئەو ڕایەنانە نەچین یاخود ئەو جۆرە مامەڵە دروست و تەندروستەی کەوا خێزانەکان وشیار بن پێی بیزانن لە ماڵەوە بێ لە کاتی دەرچوون بێ بۆ دەرەوە بۆ شوێنێکی تایبەت یاخود ئەو فێرگانەی کە پێویستە سەردانی بکەن بۆی خۆشیان وشار بنەوە ڕێنمایی لەو ڕاهێنەر و لەو دەرو ناسانە وەربگرن. لەم تەورەیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شۆخان عەبدولخالق ڕاهێنەر و چارەسەرکاری دەرونیمان کردو زیاتر گفتوگۆ لەم بارەوەیەکەین. مامۆستا شۆخان بەخێر زۆر بەخێر بن. سپاس بۆ ئامادەبوونیت. زۆر سپاس. با من لەوە دەست پێ بکەم کاتێک کە ئەڵێین منداڵ و خاوەن پێداویستی تایبەت. منداڵ لە ڕوانگەی خاوەن پێداویستی تایبەتیەوە هەر هەمان ئەو تەمەنەیە کە دانراوە بۆ منداڵیان مەبەستمان تەمەنی مناڵەکان چەندێکە بۆ بدیاریکراوی خاوەن پێداویستی تایبەت کامانە زیاتر ئەگرێتەوە. لە تەوەرەکەی ئەمڕۆیە وەگەوەی کە ڕوونت کردەوانێ زۆر بە جوانی باس لە پێداویستەکانی مناڵێک کە چی لێ باسکەین ئەوەی دەربارەی پرسیارەکەت مناڵی خاوەن پێداویستی و مناڵی تر لە ڕووی تەمەنەوانێ هیچ جیاوازیەکی نییە و زۆر ئیش لەسەر ئەوە ئەەکەین هەر بەیەک چاویش سیر بکرێن و تێکەڵ بە مناڵی ئاسایی بکرێن. ئەوەی زۆر گرنگ بوو بەلای منەوانێ ئەمڕۆ لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتە زۆر گرنگی بە دایک و باوک بین. ڕاستی لێرەیە خێزان ئەرکێکی زۆر لەسرە و ئیمالیش کراوە. ئێمە ئەوەی باس ئەکرێت و قسەی لەسەر ئەکرێت بەردەوام کام ڕاهێنانەیە زۆر باشە بۆ مناڵ چی بکەین لەگەڵ مناڵەکە بەڵام خێزان زۆر ئیهمال کراوە و مڕاعاتێکی واژ ناکرێت. کاریگەری خێزان زۆر گرنگە لەسەر مناڵ ئەرێنی بیان نەرێنی بێت لایەنە نەفسێتەکەی دایک و باوک ئیشێکی زۆر ئەکات لەسەر مناڵەکە. بۆیە من ئەمڕۆ زۆر پێم باش بوو کاتێکی کەمیش بێت باس لەلایەنی دەرونی دایک و باوک بکەین. کاتێک کە ئەبیستن یان بۆیان دەرئەکەوێت کە ئەم مناڵەیان من ضمنی مناڵی خاوەن پێداویستی تایبەتە تووشی سەدمەیەک ئەبن لەم سەدمەیە ئایا ئەم مناڵە قبوڵەکەن یا قبوڵی ناکەن. مناڵمان هەیە گەشتۆتە 6 ساڵ 7 ساڵ دایک و باوکەکە پێی قبوڵ نییە کە ئەو مناڵی خاوەن پێداویستی تایبەتە. یعنی چۆن پێی قبوڵ نییە؟ مەسەڵەن دوای 6 ساڵ بۆی دەرکەوتووە مەسەڵەن نابیستە یاخود ڕەنگە نابینایی زۆر نەبێت. بۆ نمونە بۆی دەرکەوتووە سیفەت لە 150 ئۆتیزمە پێی ئەوترێ لە 120 نیشانی ئۆتیزمی تایە ئەم دایک و باوکە پێی قبوڵ نییە لەبەر ئەوەی پێیان وتووە مامی خاڵیشی قسەی دواکەوتۆ ئیهمالی کەمەی بە بۆ ئەو شوێنانە هەر خۆیان مەسەڵەن کۆمەڵێک بیر و باوەڕیان هەبوو لە مێشتوانی بڵێن هەڵەکە لەویا دروستە بەڵە لە ئەوەی کە قبوڵی ناکەن ئەمە بەشێکە لەوەی کە تر ئیهمالی ئەکەن کە ئەگاتە دوای 6 ساڵ دوای 7 ساڵ هەم لە ڕووی ڕاهێنانەوە زۆر درەن فێر ئەبێت هەم لە ڕووی خێزانەوە دووقاتی مناڵی لەگەڵ یاهیلاگە بن هەم کۆمەلگاش بۆ شێوەیە ناتوانێت مامەڵی لەگەڵکە چوە گونجاندنی زۆر کەم ئەبێت ئەو مناڵە. دواتر تەرەفێکی تر بێجگە لە دایک و باوکۆی کۆمەلگایە بەگشتی و خێزانی سێم و چوارەمی خێزانەکەن کە تەداخلێکی زۆر ئەکەن لە پەروەردەکردنی ئەم مناڵە و قبوڵی ناکەن. مەسەڵەن دایکی وامان هەبووە مەسەڵەن زۆر شوێنێ تەرکی کردووە باوکی وامان هەیە ئەنیڵێ بازارێکە مارکێتێکی بەسەتە ناتوانم بە حڕێتی خۆم چکە مناڵەکەم قبوڵ ناکەن کەس لی تێناگا ئەگەینە ئەوێڵێن ئەو بۆ نایبێ بۆ دکتۆر ئەوە بۆ نایبێ بۆ ڕاهێنان ئەوە بۆ ئیهمالن نازانن. یعنی دایک و باوکی وامان هەیە ناوی دکتۆری وامان بۆ باسەکەن ئێمە لەوەی من نەمبیستی بە و نەشی زانم یعنی ئەمەە سەردانی دکتۆرەکەن یعنی خەریکە ئەبنە پسپۆر خۆیان بەڵام کۆمەلگالیان تێناگا و مناڵەکانیان قبوڵ ناکە بۆیە بەردەوام خێزانی مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە ڕووی دەرونیەوانێ زۆر ناڕەحەتن و کۆمەڵێک نیشانی دەرونیان یعنی بە ئاشکرا پێوە دیارە وەک دڵە ڕاوچە وەک واسواسی وەک نیشانەکانی خەمۆکی بەهۆی بیرکردنەوەی زۆر لە مناڵەکەیان و ئایا تا چەند ئەم مناڵیان کەی چاک ئەبێت ئەم وەڵامە تۆزە قورسە و نادرێ بە خێزانەکان بە ئاسانی. باشە مامۆستا شۆخان کاتێک بەڕاستی ئەبیتە خاوەن پێداویستی تایبەت ئەمە تاقیکردنەوە کە خۆی گەورە تاقی دەکاتەوە بەدەست ئەو منداڵە خۆی نییە. کاتێک دەڵێن ڕێزگرتن و مامەڵێکی دروست لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت تا چەندێک گرنگە کە ئەم دایک و باوکە ئەو ڕێزگرتن و ئەو معاملەیە پێش کەسانی دووەم بەڕاستی ڕەچاو بکەن و کۆی کە باسی شکر سەرەتا ناوەندی یەکەمی منداڵ خێزانەکەیەتی بەشێکی کەم لە دایکان و باوکان هەیە توانی ویانە
ڕێز و مامەڵەکردنی دروست بکەن لەگەڵ مناڵەکە بەشێکی تری نازێکی زۆری ئااتێ بە حکمی خەڵق قبوڵی ناکە بەوەی حکمیەوەی کە بزیشک ئەم قسانیان پێڵە ئەوان تەقبولی ناکەن سیرەکەی زۆر عکس مامەڵە ئەەکەن لەگەڵ مناڵەکە ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانێت بە ئاسانی بگونجێت. زۆر باشە کەواتە بەدەر لەوەی خێزان دایک و باگ یاخود سەرپەرشتیاری ئەو مناڵە دەبێ وشیار بێ مامۆستا ئێمە چی بکەین کۆمەلگا وشارکەینەوە ینی من ڕەنگە مناڵێکی ئۆتیزمم بێ ڕەنگە ئۆتیزم گرانترین کەیس بێ بەڵام خۆ ڕەنگە زۆر جار نابینایەک بێ نابیستێک بێ یاخود بەشێک لە قاچی نتوانێت بە باشی بەکاربێنێ نەشەقامەکانمان گونجاون بۆ مناڵە حوشە و کۆڵانەکانمان نەمارکێتەکانمان لەسەر ئەمە چیەڵێ ئێمە بۆیە تەرکیز لەسەر خێزانەکەینەوەن ئێمە بەشێکی زۆر هەمان بووە یعنی خێزانی زۆر دەگمەن و زەقشمان هەیە عنی کە باوکەکە کە بیستێتی کچەکەی ئۆتیزمە یا کوڕەکەی جابۆتەوە لە خێزانی بتێتی بەهۆی تۆ بۆ من قبوڵی ناکەم دایکشمان هەبوو بە هەمان شێوە قبوڵی نەکرد و جابوونەوە ڕوویاوە بۆی ئێمە تەرکیزی سەرەکیمان لەسەر خێزانە هەتا وەکو ئێستا خێزانمان هەیە کە دایکەکە باوکەکە هێنێ بۆ جەلسە لەگەڵی ئەڵە پێی مەڵێن ئەو نیشان و ئەوەی هەیە و ئەوەنی کات ئەوێ عنی هەتا ئێستا خێزانەکان بە تەواوەتی نەگەشتونەتەوە ئاستی مامەڵێکی دروست بکەن لەگەڵ مناڵەکە تاوەکو بچینە ناو کۆمەلگاوە بەڵام بە گشتی کۆمەڵێک شت هەیە یەکێک لەوانەی کە ئەگەر ئێمە هەنگاوی باشیشی لەگەڵ نەنین ئەتوانی ئەو دەدەقەیە ئەو نیو سعاتی کە مناڵەکە لە لامانە قبوڵی بکەین مەسەلەن پەرداخێک ئەشکێ دەرگاکە دووجار ئەدرێتەوە بەیەکە شتێک ڕائەکێشە لەسەر ئابرەبانەکە خۆی ئەکێشە بە دەرگای مارکێتەکە ئەو ماوەکەمە قبوڵی بکەین تاوەکو هەر نەبێ سترێزێکی زۆر لەسەر خێزانەکە دروست نەکەین زەختێکی وا لەسەر خێزانەکە دروست نەکەین هەز بە شەرم و تەریق بوونەوە و هەز بە تاوانێکی زۆر لە لای دایک و باوکەکە هێچکۆن هەستەکەن ئەوان مسببی ئەم حاڵەتەن ئەگەر ئەوانش مسبب نەبن ئەیەن بەسەر یەکێکی تر ئەم هەست بە تاوانیان زۆر هەیە بۆی ئێمە لە ڕێی قبولکردن و کۆمەڵێک مامەڵی زۆر کەم وەک دەست لێدانێکی ئەتیادی وەک باوەشکردنێک وەک مثلەن پەرداخ ئاوەکە کە ئەو هەستەکەی خەریکە ئیشکێنە من بیەمە دەست یعنی ئەم ئاسانکاریانە بۆ ئەو کە وەکەوەی کە شتەکە نشکێنێ و هەڵەکە نەکاو خێزانەکە ئەم هەستەی لا دروست نەبێ ئەتوانین ئەم شتەکەمانە ئەگەر بتوانین دروستیکەین لە خۆمان لەناو کۆمەڵگە شتێکی زۆر گەورە ئەەکەین بەرامبەر خێزانەکان بەڕاستی یانی ئێمە خاوەن پێداویستی تایبەت هەبووە میوانمان بووە وەک خۆم بەڕاستی سەرسام بووم پێوی بۆی کەسێک بووە لەناو کۆمەلگای توانیوێتی پلەیەکی باش بەدەستبێنێ و بە باشی پەروەردە بێ بەڵام کەمترین داوا کە ئیکەن لە خەڵک ئەوەیە بە چاوێکی بەزەی سێرمەکرێن تا چەندێک دایک و باوکیش ئەم داواکاریان هەیە لە خەڵک کە لەمە تێبگات و مامەڵە لەگەڵ منداڵەکان نەکەن بە شێوازێکی بەزەی پێهاتنەوە و جۆرەك مامەڵەی نادروست ئەو جۆرە مامەڵەی کە بە بەزەی سێری مناڵەکانەکە جەنگی دەرونی لە خێزانەکانە دروستەکاناڵم زۆربەی دایک و باوکەکان زۆر شوێن هەیە تەرکیان کردووە ناچن بۆی زۆربەی بۆن و بۆنەکان تێکەڵی خەڵک نابن تەنها لەبەر ئەوەیە کە مناڵەکان بە مناڵێکی کەم سیر ئەکریان مناڵەکان وەک مناڵێکی تر ئازادی و حڕێتی مناڵبوونی نادرێتێ و ئەو هەستا ناخۆشترین هەستە لە لای خێزانەکان بۆیە هەتا بتوانرێت ئەگەر کەسێکی نزیکمان یا دوورمان لە کۆڵانمان بێ لە شوێنەکەمان بێ لە کارکردنمان بێ بە تایبەت بەهۆی زروفی ئێستا و مناڵی فرەجوڵە و ئۆتیزم و کۆمەڵێک لەو حاڵەتانی کە لە مناڵانە هەیە ڕێژەی لە بەرزبوونەوەیە زۆریش بۆ و ڕۆژانە ئەیبینین بە لە هەر کوێ کابرۆنێکێک لەو جۆرانە ئەبینین بۆی هەتا ئەتوانین ینی هەم لە ڕووی دینیەکەەوە هەم لە ڕووی ئینسانێکە ئەو هەستانە لە خۆمانە دروستکەین کە ئەو مناڵانە تاوانبار نین خێزانیان تاوانبار نییە تەنها مرۆڤێکن وەکو ئێمە و پێویستیان بە جۆرێک مڕاعاتە کە ئێمە ئەو جۆرەمان پێویست نییە وەکو چۆن ئێمە بۆ پەروەردەی خۆمان و مناڵی ئاسایی کۆمەڵێک شتمان پێویستە ئەوانیان پێویست نییە کۆمەڵشتی تریان پێویستە باسی لە شتێکی جوان کرد لە قسەکانتا باست لەوە کرد زۆر جار ئەوەندە پرسیار لەبارەی مناڵەوە ئەکرێ بۆچی نەت بردووە بۆ دکتۆر بۆچیم عیلاجە ناخوا یان فڵان کەس باشە ئەم پرسیارانە تا چەندێک بێتە نیگەرانی بۆ خێزانەکان بەڕاستی دڵنیام هەج دایک و باوکی خاوەن پێداویستی تایبەتی هەبێ ئەکید یعنی نەک دکتۆرە چەندین دکتۆری بردووە پێویست ڕەنگە بۆ پرسیارەیە منەکە بەشێکی زۆر لە دایکان و باوکان لە ئێستا بە تەواوەتی بوونەتە ڕاهێنەرێکی زۆر سەرکەوتوو لەگەڵ مناڵەکان یعنی زۆر وعیان زۆر باش بۆ سەقافەتیان لەگەڵ مناڵەکە زۆر باش بووە بەڵام خۆیان بیریان چۆتەوە کە لە عەزابێکی دەرونیان لە ئازارێکی جەستەییان لە ماندووبوونێکی زۆران کە ڕوبەڕووی ئەم پرسیارانە ئەبنەوانێ دووبارە ئەگەڕێنەوە ئەو حاڵەتی یەکەم کە
بە زۆر بە قورسی لیدەر باز بوون یعنی خەریکە ئەگونجێن لەگەڵ کۆمەڵگایە دووبارە ئەیانگەڕێنەوە نقطەی سفر کە ئەوەی بۆ تا ئێستا نەتبردووە بۆ لای فلانە بۆ تا ئێستا ئیهمالت کردووە بۆ لە کاتی حمل ئەو عیلاجت نەخوار بۆ خستە بەرامبەر تەلەڤیزیۆن بۆ ئیهمال بووی لەگەڵیا و هیچ دایکێک و هیچ باوکێک بزانێ نەتیجەی ڕەفتارەکانی بەم شێوەیە کاریگەری هەمیشەیی هەموو تەمەن لەگەڵ مناڵەکەی ئەبێ هەرگیز نەی ئەکرد بە تایبەت یەکەم مناڵ ئەزمونە بۆ دایک و باوک بۆیە زۆربەی کات ئەم پرسیارانە ئەگەر نەکرێت و خۆمان فێر بکەین نەیکەین شتێکی زۆر گەورە ئەکەین بەرامبەر هەموو مرۆڤایەتی. مامۆستا شۆخان ئەو دایک و باوکانی دێنە لای بەڕێستان ڕێنمایی وەرەگرن ڕاهێنانەکەن مناڵەکانیان دێن ناوێ براورد بۆ مناڵانەی لە سەرەتای تەمەنەوە ئێمال کراون گرنگیان پێنەدراوە هەم بۆ ئاسوودەی خودی خێزانەکە هەم بۆ سەلامەتی و تەندروستی مناڵەکە هیچ جیاوازیەک هەیە بەڕاستی ڕەنگە ئێستا خێزانێک هەبێ بڵێ ئەڵێن بیبێتونێ بێت هەروەکو یەکە ناگۆڕێ هەستەکەم ئەو شتان تۆزێک ئەوترێ هەتا وەکو مناڵەکەم بچووکتر بێ لە ڕووی تەمەنەوە لە ساڵونی بۆرە و 2 ساڵ بڕوە چارەسەرکردن و ڕاهێنان وەربگرێت ئیسیفادەکەی زۆر زیاتر لە مناڵێک کە 4 ساڵ بێ کە 6 ساڵ بێ مناڵێک کە 4 ساڵ بێ ئیسیفادە زیاتر ئەکا و خێراتر باش ئەبێ لە مناڵێکە 6 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ بێ بۆیە کە هەست بە کۆمەڵک نیشانە ئەەکەی وەک لەوەی عینادیەکی زۆری تایە ئەو مناڵە بەراورد بە مناڵی تر ئاسایی نیە قسەی دواکەوتووە پێی دواکەوتووە ڕۆشتنی دواکەوتووە کۆمەڵک نیشانەی نەئاسایی تایە هەستەکەی هەتا وەکو زوو سەردانی کەسێکی پسپۆری پێ بکەی زۆر باشترە مەسەلەن وەک لەوەی ئێستا ئێمە مناڵمان هەیە کەم بیستە ئەوە پێویستی بە ڕاهێنانی زۆر تایبەتە بەڵام هەتا ئێستا ئەم هۆشیاریە نیە مەسەن کەم بیستە تاوقەوە قەعایە جیهازێکە بۆی دائێنێ بەڵام لەگەڵ ئەوەشا پێویستی پێویستی وەکو ساڵانی زوو ڕاهێنا لەسەر لێو خوێندنەوەی نەکەین ئەبێ بەقوەتی ماسوولەکانی گوێی بکەین بەڵێ بە ڕاهێنانی تایبەتی پێ بگرێ بەڵام ئەوانە هەر باسیش ناکرێ و کەس ئیشی لەسەریش ناکە ینی خێزانەکان زۆر ئیهمال یەکەن لەو ڕۆوە خێزانیشمان هەیە بە عەکسەوە مناڵەکەی زۆر ئاساییە ئەنواع دکتۆری ئەبا وەڵێ بزانم تەنها قسەکردنی دواکەوتووە لە ئیهمالێکردنە شتێک دروست ئەبێ جیاواز یعنی اختلافێک دروستە بێ لە بۆچوونی دایک و باوکانە ئایا ئەم مناڵە خاوەنپێداویستی تایبەتە یان نا ئەگەر هات تۆ ئیهمالی نەکەی تەنها قسەی دواکەوتووە خەڵکەڵێ ئۆتیزمە ئێستاتر هەر یەک مناڵێک کاتە 3 ساڵ قسەنەکە ئەڵەم فرەجوڵە هەر لە خوانەوە ڕقم لێ ئەیان باشە تۆ ئەم مناڵ ئەگەر لە 3 ساڵیان لە 2 ساڵیە ئایکوێکی بۆ بکەی بۆ نمونە دواتر سەنگاندنێکی قسەکردنی بۆ بکەی بۆ دەرئەکەوی نیشانی ئۆتیزمیتیای یان نابێخەم ئەبێ دایک و باوکەکە تەنها ڕاهێنانی ئەینێ بۆ قسەکردنەکەی بەڵام ئەگەر لە 2 ساڵی و 3 ساڵیە ئاگایی هەبوو لەوەی نیشانی ئۆتیزمیە کە ئەگاتە 6 ساڵ ئەتوانێت بچێتە مەکتەبە ئۆتیزمیشی هەبێ ئەتوانێت باشترین قۆناغشتێ بڕێن بۆ ئەو لە مناڵیەوە ئیشی لەسەر کردووە. باشە ینی دایک و باوک تا چەند ضرورە بێنە لای ئێوە ینی بمانەوێ نەمانەوێ کۆنتترۆلی ئەومان پێ ناکرێت کە منداڵەکەمان بۆن لە بارودۆخی خراپیان ئەوە تا خەڵک چیمان پێ ئەڵێ لەم کاتەیە بەڕاستی منی دایک و باوک ینی گرنگە کە شارەزایەک یاخود پسپۆرێک بدوێنم بۆ ئەوی کە ڕێنمایم بکەن تێگەشتنی دایک و باوک پێکەوە زۆر گرنگە بەڕاستی بۆ بەرەو پێشچوونی مناڵەکەیان کێشەی سەرەکی خێزان ئەوەیە بەشێک لە دایکان بە یعنی لەوەیە باوکەکە بزانێ بە ئاشکرا ئەیهێنێ بۆ ڕاهێنان زۆر زەحمەت ئێمە زۆر کات تەلەفۆنمان بۆ ئەکرێ ئەڵێ مەسەلەن ئەتوانن ئێوە وەکو خۆتان بکەن بە ڕێکخراوێک تەلەفۆن بکەن بۆ هاوسەرەکەم قەناعەتی پێ بکەن یان شوێنێک هەیە بیبین مەسەن بێن سەردانی ماڵەوەمان بکەن تی بگەێنێ کە پێویستە زۆر کات تەرەفی سێهەم نایەڵە مەسەن هەبووڵە خاڵی هەبووڵە پوری هەیە ئەڵە ننکی هێڵە مامی توێتی چۆن شتی وا ئەکەن دوایی یعنی پێتان بڵێن وایە تەنها مەسروفە تەنها کات کوشتنە بەڵێ زۆر گرنگە کۆمەلگا هۆشیار بێتەوە لەوەی کە ئەم دایک و باوکە عەزاب ئەبینن لەگەڵیەوە کە ئەم دایکە تا 3 شەو 4 شەو 5 بەیانیش ناخەوێ لەگەڵیا نەک تۆکە 2 دقە لەگەڵیا و ئەڵی ئاسایی و هیچی نییە مەسەن مناڵمانێت تا بەیانی گاز لە خۆی ئەگرێ لە دایک و باوکی ئەگرێ خەڵک هەست بەمە ناکە ئەو 2 دقەی ئەبینێ کە دانیشتۆ ئاوەکە ئەخوا و چاکە ئەخوا بۆیە هەتاوەکو زووتر سەردانی پسپۆری پێ بکەن ئیسیفادەکەی باشتر ئەبێ و ڕزگاریە بێ زۆر باشە مامۆستا شۆخان ئەگەر مناڵێک وەک باست کرد زووتر تەسی وەرەگرێ ناتوانین بڵین 100% مناڵەکان باشە بنەوە بەداخەوە خۆزگە شتێکە بواە 100% وایە بەڵام بۆی دایکان و باوکانیش پێوێت نەبن ئەکرێ مناڵێک لە ڕێگەی ڕاهێنانەکانەوە کە ئۆتیزمی هەیە ئەوەندە گۆڕانکاری بەسەردابێ بتوانێ ناڵێن زۆر نۆرمال بەڵام چەند قۆناغێک ئاسایی بێتەوە بتوانێت ژیان بکە 100% نابەڵام 140-150 گۆڕانکاری بەسەردابێت. ئێمە ئەم ڕێژانە ئەتوانین بین بە خێزان کە لە
هەڵسەنگاندنی مناڵەکەیە بۆمان دەرەکەوێت چەندێک ئەتوانی لە سایە ئیسیفادەکە بەڵام من شخصی خۆم ئەم قسەی زۆر بە خێزانەکان ئەڵێم و بەردەوام پێم وتونەتەوە من ئەیگێ مناڵەکەت والی ئەەکەم کە چویتە سەرسەرین بێخەمبی لەوەی کە بچێتە بەردەرگا نەزانێ بۆ کوێ بێتەوە کە نەتوانێت استغلالێک بکرێت لە ڕووی جەستەییەوە بێ لە دەرەوە مستقبل کە بتوانێت پشت بەخۆی ببەستێت لە پێداویستەکانی ناوماڵە لە چوون بۆ کۆمەڵێک شوێن کە بەردەوامە بەدایکی لەگەڵ بێ ئەمێگێ ئینە ئەو حاڵەتی کە بەدایک و باوکەکە ئەڵم کە چویتە سەرسەرین بێخەم بخەوی بەڵام 100% نا بەڵام بێخەم ئەبی بۆنەوەی لە سایە 6 لە سایە 7 کە مناڵ گەشتە ئەوەی خۆی پشت بەخۆی ببەستێ خۆی بڵێ برسیمە خۆی خواردنەکە حازر کە ینی ئێستا ئێمە مناڵمانەی ئۆتیزمە یعنی هەرزەکارە ڕاستی 7 ساڵە شێفێکی زۆر عجیبە شیرینی وا دروست ئەکا لەوەیە من نەیتوانم و نشی زانم بۆ شێوەی دروستی بکەم بۆیە بڵێ ینی ئەتوانم بگەنە حاڵەتێکی زۆر باش تا تەمەنیان گەورەترە بێ ئەگەر لە پێش ڕایانانێکی باشیان پێکرا بێ ئەکرێ بڵین لە 15 و 16 تا 20 ساڵی زیاتریان باشتر بتوانن بەڵێ پێش بە خۆیان ببەستن هەتاوەکو لە مناڵی یا ڕاهێنانیان پێکرا بێت لە هەرزەکاری و گەورەبوونیانە بە تەواوەتی ئەتوانین پشتیان بێ ببەستین مەسەلەن ئێستا مناڵی هەرزەکاری ئۆتیزممان هەیە دایکی ئەڵێ بە ڕۆژکە چم بۆ داوام ئاگای لێ نەنکێتی ناهێڵێت تەباخ خەڵکە حەپەکانی لە کاتی خۆیان ئەیاتێ ینی ئیتر زۆر باشە باش مامۆستا زۆرێک لەو گرفتانی کە خاوەن پێداویستی تایبەت پێوە ناڵێنێ ئەوەیە کە زۆر جار ئەمانە لە ماڵەکانیانە بە جۆر لە جۆرەکان ئەهێڵنەوە ناڵن تێکەڵی کۆمەلگا بگرێن یاخود ئەوەندە ئاعتیماد بەخۆبوونیان بۆ دروست نەبووە کە بتوان بچنە دەرەوە هەوایەک بگۆڕن وەکو کەسێکی تر يعني هەندێک چالاکی هەیە ئەنجامی بن تا چەند گرنگە خێزان و شیار بێلەوەی ئەمیش مافی هەیە یاخود بە جۆرێک لەبەرەوەی کە ئەم خاوەن پێداویستی تایبەتە لە هەندێک شتی تر بێبەشینەکە لە هەندێک چالاکی کە بتوانێت ئەوش بەهرەیەکی هەیە زەکەی سەرفکە بەڵێ بەشێک لەو مناڵانی کە لە زومنی ئۆتیزم و فرەجوڵە و ئەمانن بەشێک گوزەی زۆر یانەیە بێ سەرفیکەن مناڵی ئۆتیزمان هەیە وێنەکێشێکی زۆر عجیبە لە چوار دیوارێکە ڕەنگە ئەو زەیت نەتوانێت بەڵێ ئێمە ژینگەی سروشتی کردومانە بە عیلاجی نەفسی ئاژەڵی ماڵی و سروشتی ئاسیعنی ئەوانی کە نامەترسین مەسەلەن مریشکێکە پشیلەیەکی کۆڵانە ئەمانە بەویە ئەڕوا کەروێشکێکی ماڵی بێت ئەمانە عیلاجی نەفسیە بۆ ئەو مناڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بۆ مناڵی ئاسایی شەر عیلاجێکی نەفسیە بۆ گەورەش بە هەماشە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت دووقات و سێقات ئیسیفادە هەیە بەڵێ ئێمە بەردەوام هۆشیارین بە خێزانەکان لە سیمینارە کاتەکانە مەسەن کە ئەچین بۆ مەکتەبەکان بۆ هەر شوێنێک بکە وەکو سپۆرت قسەی تیا بکەین هانی خەڵکەین بە تایبەت خێزانی خاوەن پێداویستی تایبەت چێژێکی تر ئەبینێ لە مناڵەکەی کە لە دەرەوەی ئەو لە ژوورەوەی مناڵەکەی هیچ نازانێ بەڵام کە لە باخچەیە کە دووسێ جاڵ ئەوە چییە نەژڕێ ئەوە چه دەستی بۆ ئەباگوڵەکەی بۆێنە گیاکەلی ئەکاتەوە عنی هەر نەبێ ماسوولکەکانی دەستی ئەجوڵێ چاوی هیلاکە بێ جستی هەموو ماسوولکەکانی عنی ئەجوڵە استیفادێکی زۆرەکە ڕەنگە گەڕ ڕاهێنانیش لەگەڵ کرێ ئەم کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بتوانێت لە داهاتوە خۆی ئەم چالاکیانە ئەنجام بدات ئیتر پێویستی بە دایک و باوکیش نەبێت بەڵێ ئەکید بەڵێ زۆر گرنگە بێ ئەگەر و ئەشیکەن یعنی بەشێکی زۆر لە خێزانەکان ڕێنمایەکان زۆر بە جوانی جێبەجێ ئەەکەن و بەردەوامیش ینی هەموو هەر خێزانێکە هاتوۆتە لای ئێمە توانێتی 2 بۆ 3 خێزانی تر بهێنێتەوە بۆ لامان ینی لە ڕێی خۆی ئەوانە کە مناڵەکە ئیسیفادەکە و خۆی ئەم شتانی لەگەڵ ئەکات خێزانی تریش هۆشیار ئەکەنەوانێ مامۆستا شۆخان بابەتێکی بەداخەوە یانێ بینی وشمان چەند نمونەیەک کۆمەڵک لەو مناڵانەی ئۆتیزمن بەتایبەت خانمەکان کچەکان لە کۆمەلگایەکی کەپتی داخراوی زۆر چاو لە سەرجەستەی ئافرەت ڕەنگە زۆرتر وارد بێ ببنە قوربانی یاخود تووشی کێشە ببن سەرنجت لەسەرمە چیە ڕێنماییت بۆ دایکان و باوکان کە ڕەنگە مناڵێکی ئۆتیزمیە بێ ئەمڕۆ مناڵە 10 ساڵی تر خانمێکە ڕەنگە ئێستا 5 ساڵ بێت 10 ساڵی تر 15 ساڵە تۆ ناکرێت لە چوارچێوەی دیوارێکا ڕایگری بەڵام خۆ بێ پەروەردەی بکەیت ئەویش هەر ئەوەندە وەرەگرێ چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتانە بکرێ لە چی بترسن لە چی نەترسن ئەبێ چی بکەن بەڵێ ئەوە یەکێکە لەو کێشانەی کە ئێمە خۆشمان وەکو پسپۆڕان کە بیری لێ ئەکەینەوە لەوەی ڕۆژەکەمان هەمووی کە ئی بێت بۆ لەبەرەوەی چارەسەرێک شوێنێک نییە بۆ ئەو کەسانەی مەسەلەن مەکتەبێکە بێ بۆ ئەو تەلەبانەی کە ئۆتیزمن یا بۆوانی کە داونن لە داهاتووە پیشەکەیان بێ مهنەکەیان بێ ینی دایکمانەیە کە ئۆتیزمە مناڵەکەی چەنەها شوێنەکە کە کچەکەی قبول کرێکاش 10 ساڵ و پۆلینۆی تێپەڕان و کەس قبوڵی ناکە ئەمەیەکێکە لە کێشە زۆر گەورەکان لە بچووکیەکمانەوە تا گەورەیمان یان بیری لێ ئەەکەینەوانی خەفەتی لێ ئەخۆین هیچ حەلێکی وامانە تەنها ئەوەیە کە لە دەرەوە هەیە حەل لە وڵاتانی تر هیچ ڕێگە چارەگیراوەتەوە حەلێکی وان یعنی
کە بەڵام ئەو سەد ژینگەیان بۆ بێت. ڕخساوە بەڵێ، ڕەنگە لە شوێنێکا کۆکرا بەڵێ ڕەنگە لە شوێنێکی ترا کۆکرا بێتنەوانێ، بەڵام ئەوەنەی کەسی دەری وڵاتمان بۆیەت ئێمە بە تایبەت هاوینان سنتەر ئێستا ئێمە وەکو سنتەرەکەی خۆمان کەسی دەری وڵاتمان زۆر بۆیەتەوە هاوینان. کوردەکانی خۆمانی کوردەکانی خۆمان بڵێ ئەوانی کە لە ئەوروپان بەشێکی زۆری مناڵیان کە کێشە و گرفتی دواکەوتنی قسە یەکێک لە کێشە سەرکیەکانیان فرەجوڵەیی و هەڵگیری نیشانەکانی ئۆتیزم کێشێکی زۆر زەقی مناڵانی ئەو کەسانەیە کە لە دەرەوەی وڵاتن ئەگەر چارەسەر لەوێ زۆر باش بواە بڕوا ناکەم بەهات نایەتەوە بۆ ئێرە بەشێکیان لە پێناو مناڵەکانیان چوون بۆ ئەوێ بۆ چارەسەرکردن یەنەوە بۆ ئێرە. بۆیە ئەوە بەگشتی هەستەکەم لە کۆمەلگای ئێمەیە چاوی ڕەحم و سیلەی ڕەحم لەوەیە پتەوتر بێ، لەوەیە من دراوسێکەکەم کچەکەی ببینم بڕوا خێرا بچم بیهێنمەوانێ، بەڵام لەوێ ئەوش لە ڕاهێنانەکانتانە بۆ مناڵێکی کچی ئۆتیزم بەراورد بە مناڵێکی کوورجیاوازی هەیە بۆی ئەم کچە ئەمڕۆ ئێستا مناڵێکی 5 ساڵە سوێ بووە 15 ساڵ بزانێت چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەرێکی خۆی بکات. تەنانەت بۆ کوڕەکانیش ڕاهێنانی هێڵی سووری کە جستەی هێڵی سوورە ئەمە تر کە ئەگاتە وەرگرتنێک ئێمە لە ڕێی چیرۆکەوە بێ لە ڕێی وێنەوە بێ بە ئەنواع ڕاهێنان تێئەگەێنین تەنانەت ئەم منتەقەیە مەسەلەن باوکیش بۆی نییە زۆر حڕێتی خۆی لێ وەرگری ئەمە ینی بە ڕەگەزی نێریش ئێمە ئەمانە ئەبێ فێر کرێت بەڵێمە ینی وەریشیەگرن خۆشبەختانە فیدباکی باشانەیە زۆر بە باشی بەپی ئاستی زیرەکی مێشکیان ئێمە ئۆتیزمانەیە فرەجوڵەمانێ ڕێژەی زیرەکی زۆر بەرزە هەمانە تەخەلف عەقلیەکی بەسیتیە زۆر بە باشی شتەکان وەرئەگرێت یعنی بەپی ئاستی زیرەکی مێشکی بۆی زۆر گرنگە خێزانەکان هۆشیاری ئەویان ببێتەوە هەڵسەنگاندن بکرێ بۆ مناڵەکانیان بۆی ئاستی زیرەکی مێشکیشان بزانرێ و بزان لەسەر چ بنەمایەک ئیشیان لەگەڵ بکرێ بەڵێ بێگومان ئەوەی کێک لە خاڵە گرنگەکانی کە ئێمە جەختی دێکەینەوە. خۆمسا شۆخان بەڕاستی ئێمە پرسیارمان زۆرمان بەڵام کاتەکەمان هەر ئەو نەیە لە کۆتاییە ینی ئەو ڕێنماییە بێت دایک و باوکێک گەر هات و خوا نەکردە وا ڕێکەوت کە منداڵێکی خاوەن پێداویستیان لە دایک ببێ یاخود ئەوە تا خاوەن پێداویستێکی تایبەتیان هەبێت چی بکەن چۆن خوان ئامادەکردن بۆی ڕێز و مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەم خاوەن پێداویستی تایبەتیان بکەن. یەکەم شت کە ئەو دایک و باوکانەی ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەبێ بێگومان خی گەورە لە تواناکانی ڕابیناون وەک لە دایکێک وەک لە باوکێک کە مناڵێکی لەو جۆرەی ناوە پێیان بۆیە ئەو دایکانە ئەو باوکانە هیممەتێک و توانایەک و هێزێکی زۆر گەورەیان هەیە کە ئەتوانن مامەڵە لەگەڵ ئەو مناڵەیە بکەن ئەوە بێگومان قبولکردنیان وەکو دایک و باوک یعنی منێکێک بووە لەو دایکانی کە دوومان بوو مناڵەکەی زۆر زەحمەت پێی قبول بوو کە داون بوو بەڵام ئێستا بەردەوام وێنەی مناڵەکەیم بۆ ئەنێرێ کە چەندێک پێی قبوڵە کە چەندێک توانای هەیە بۆیە قبولکردنی ئەو مناڵەیان کۆمەڵێک هێز و توانە بە خۆشان ئەبەخشن لەگەڵ ئەو هێزی کە هەیەانە و چەندێک ئەم مناڵە قبول بکەن ئەوەنە مناڵەکە بەرەو پێشچوون ئەچێ ئەوەنە باشتر ئەچێ و ئەگەر هات و دایک و باوکەکە خۆیان قبولیان نەبێ و مامەڵێکی دروست لەگەڵ ئەو مناڵە نەکەن ئەوە بێگومان کۆمەلگا قبولی ناکات بۆی ئەگەر دایک و باوکەکە ئیش لەسەر ئەوەکەن باوشێکی تونی بۆ بکەنەوانێ هێز و توانە ببەخشن بە مناڵەکە بێگومان خەڵک ناتوانێت بە چاوی کەم سێریکە و دەستی بۆ هیچیشی تێ ناچێگەر بن ئێمە بچینە لای پسپۆرێک ڕێنمایی بەشێک لەو دایک و باوکانە بەڵێ ئێستا هۆشیاری ئەویان وەرگرتووە کە جۆرێک لەو ڕوبەڕووی ئەو سەدمەیە ئەبنەوانێ سەردانی ڕاوشکار و چارەسەرکاری دەرونی ئەکەن. بەسەکارە خۆش بە مامسا شۆخان عەبدولخالق ڕاهێنەر و چارەسەرکاری دەرونی کە لەم تەورەیە لەگەڵمانە بوو خوا لەشتان ساغ بێ ماندوو نەبن هیواداری نمونەتان زۆر بێ تاوەکو ئەو خێزانانەی کە ئەو بارگرانی کە ئیشەڵا بارگرانی نەبێ بەڵام بەڕاستی هەر بارگرانیە بتوان هاوکاریان من دەستباریان من کەوانی ئیشەڵا بتوانن ئاسانتر و ساناتر و تەندروستانەتر لەگەڵ مناڵەکانیان سەر و کاریان هەبێت. دەستی ئێوەش خۆش بێ ماندوو نەبن.